بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 21 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. بەڵێ خۆشەویستان، دیارە وەکو باسمان کردکەوە لە سەرەتادا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس لە ئیمانداران و لە متەقیان دەکات بە 5 ئاەت، پاشان باز لە کەسانێکی بێباوەڕ کە عەکسی ئیماندارانە بە 2 ئاەت، پاشان خوای گەورە باز لە سنفی سێیەم دەکات بە 13 ئاەت کەوا سنفی منافقینە، دوو ڕووەکان. دیارە کاتێکەوە 13 ئاەت دەربارەی منافقەکان باز دەکات، بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا بەڕاستی تێگەیشتن لە حاڵی منافقان زۆر گرنگە، لەبەرەوەی کەسی کافر کاتێکەوە بە ئاشکرا کوفر دەکات و دوژمنایەتی دینی خوا دەکات، ئەوە ئەهوەنترە، سووکترە بەرامبەر بە ئیمانداران لە کەسانێکی منافق کەوا خۆیان لە ناو سەفی مسلمانان حەشاردایە و لە ئەسڵیشدا منافقن، لەبەر ئەوەی بەڕاستی ئەوەی کە مسلمانان حەذەر لە کەسانش کافر وەردەگرن، بەڵام کەسی منافقکەوە کە بە ظاهر خۆی بە مسلمانان نیشاندا و مسلمان پشتی خۆی لێ دەکاتەوە، ئەو جا لە پشتەوە دێ وەکو دەڵێ خەنجەری ژەهراوی لە پشتیتدا، کەواتە بەڕاستی خەتەریاتی نیفاق زۆر زۆر زیاترە لە خەتەریاتی کوفر. یعنی ئەگەر کەسی منافقیش وەکو کافر خۆی بەدیار بێخیتن، ئەوە زۆر ئەهوەنترە و مسلمانان حسابی خۆیان لەگەڵ دەکەن بەو شێوەیەکەوە کافرە، بە هەموو شێوەیەک حەذەری خۆی لێ وەرەگرن. بەڵام کەسی منافق مصیبەتەکەی لەوەیدا کەوا خۆی حەشاردا لە نێو سەفی مسلمانان، خۆی بە مسلمان نیشاندا، بەڵام لە حقیقەتیشدا کەسانێکی کافرن و ئەو پەڕی شەڕ و مصیبەتیان لە بۆ ئیسلام لە بۆ مسلمانان دەی خوا پەنامامدا. دیارە منافق با بڵێ یاخود نیفاق کاتێک پەیدا بوو لە سیرە و سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە کاتێکدا کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی کرد لە بۆ مەدینە و بە تایبەتیش لە دوای غەزوەی بەدر کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو نەسرەتە گەورەی بەخشیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخشیە مسلمانان، ئیتر بوونە خاوەن دەسەڵات و دەولەت. ئەو جا لەو کاتەی کەسانێک کەوە قەناعەتیان وانە بوو کە مسلمان بن، بەڵام لە ترسی قووەت و دەسەڵاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وایان نیشان دەکەوە مسلمان بووینە و لە دڵەوەش کەسانێکی کافر بوون، وەلا و هەروەها ئەو پەڕی دۆستایەتیان لەگە کەسانش کافر بوو ژێر بەژێری، بەڵام بە ظاهریش خۆیان بە مسلمان نیشان دەدا. دیارە نیفاقیش وەکو معلومە کە وەکو دووڕیە کە زانایان بە چەند شێوەیەک تعریفی دەکەن، لەوانە ئیبن جوڕەیج دەڵێ المنافق يخالف قوله فعله وسره علانيته ومشهده مغيبة. کەواتە منافق ئەو کەسێکەوە قەول و فعلی لێک جودایە، کەواتە بە زمان بابنوانیشان دەکەوە مسلمانە، بەڵام فعلی کە لە بۆی بڕەخسێ فعلی کەسانش کافرە، سر و علانیەتی لێک جیایە، واتە لە ناو دڵ و دەرونی شتێک هەیە
بە عەلانیەت و بە ئاشکرا شتێچکە نیشاندا مەشهەد و مەغیبی جیایە واتە کاتێکەوە لەناو مسلمانانە ئەوە با بڵێم مەشهەدە لەناو مسلمانانە ئەوە خۆی بە مسلمانان نیشاندا کاتێکەوە مەغیبە کەواتە لەناو مسلمانان دەردەچی و غائب دەبی لە کاتی غیابی مسلمان نییە لێک جیایە کەواتە ئەوە کەسێکی منافقە دیارە نیفاقیش دوو جۆری هەیە منافقێک با بڵێن نیفاقی اعتقادی کە وەکو لەو ئاتانە باسی دەکاتن نیفاقی اعتقادی کەوە بەڕاستی شەک لە کوفری نیفاقی اعتقادی نییە کەواتە ئەو کەسێکەوە منافقی اعتقادیە واتە لە دڵ و دەروونەوە کافرە و بەڵام بە ظاهری خۆی بە مسلمان نیشان دەداتن ئەوە دیارە شەک لە کوفری ئەو کەسەدا نییە و هەروەها خاوەنەکەشی وەکو دەڵێ یوخەلەد فی النار هەتا لە جەهەنەم دەمێنێتەوە لەگەڵ کەسانش کافر نەک لەگەڵ کەسانش کافر بەڵکو وەکو خوای گەورە لە سوڕەتی ئەنیسا دەفەرمی کەوا کەسانێکی منافق فی الدەرک الأسفل من النار کەواتە لە نزمترین پلەپایەکانی جەهەنەم لە خواردترینیانە کەواتە لەو پەڕی عەزابدایە کەوا کەسانی کافر لە سەروی ئەوانن ئەوان لە ژێرتریشن لە عەزاب کەواتە لە قوڵترینی عەزابدان خوا پەنامان بدە ئەوە نیفاقی اعتقادی کەوا ئەوە حکمەکەیتی نیفاقی عەمەلیشمان هەیە نیفاقی عەمەلی ئەو کەسەیەکەوە ئەو کەسە مسلمانە بەڵام صفاتی نیفاقی تێدایە وەکو ئەو حەدیثانی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لە صفاتی منافقین دەکا مەسەلەن لە بۆ نمونە درۆی دەکا موعیدی خلافە کەسێکە باڵێ خیانەت لە ئەمانەت دەکا ئەوە بەخۆی ئەسڵ وایە ئەو صفاتان صفاتی منافقە صفاتی منافقە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن ئەوە لە ئەسڵەوە لە ڕوانگەی نیفاقەوە هەڵدەقوڵێ ئیتر ئەگەر کەسێک نیفاقی اعتقادی هەبی حتما ئەو صفاتانەش تێدایە بەڵام ئەگەر کەسێک نیفاقی اعتقادی نەبی بەس ئەو صفاتانە یەک لەو صفاتان لێ بێتە جێ ئەوە ئەو کەسە مەترسی ئەوەی لەسەرکەوە سەبر بەرەو نیفاقی اعتقادیش بڕوە لێیە وەکو زانان دەفەرمون نیفاقی اعتقادی ئەوە کوفرە بەڵام نیفاقی عەمەلی ئەوە صفاتی منافقی تێدایە لە گوناها هەرە گەورەکان دەژمێردرێ و ئەگەر بەردەوامیش بی لەسەر صفاتی نیفاقی عەمەلی ئەوە بەرەو نیفاقی اعتقادی دەباتن خوا پەنامان بدە لەبەرەوەی بەڕاستی ظاهر و باتن تەئسیریان لەسەر یەکتر هەیە کەسێکەوە لە دڵی چ هەبی لە کردەوەکانی ڕەنگداتەوە کردەوەکانیش کاتێک چ کردەوەیەک بکەی ئەوە تەئسیر لەسەر دڵ و دەروونت دەکا لە بۆ نمونە باسمان کرد ئێمە ئەگەر بمانەوێ ببینە متقی پێویستە ئەو صفاتانەمان لێ بێتە جێ کە خوا دەیەوێت تاکو ببینە ئەو متقیکەوە سوود لە قورئانی پیرۆز وەردەگرین و بە پێچەوانەوە گوناه و تاوان تەئسیر لە ئیمانی بەندە دەکاتن و زەعیفی دەکات و لاوازی دەکاتن هەتاوەکو بەرەو نفاقی دەبا خوا پەنامان بدە ئەوجا خوای گەورە سوبحانە وتەعالا لە باسی منافقەکان بەو شێوەیە لە 13 ئاەت باسییان دەکاتن دەفەرمی ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر ومن الناس کەسانێک لە خەڵکیدا هەن دەڵێن ئیمانمان بە الله سبحانه وتعالى بە ڕوبوبیەتی بە ئولوهیەتی بە ئەسما و صفاتی ئیمانمان پێهینایە بە پەروەردگارێتی بە پەروەردگارێتی بە بەرزراوێتی بە هەموو ناو پیرۆزەکانی و صفاتە بەرزەکانی ئیمانمان هینە و ئیمانیشمان بە ڕۆژی دواییش هینە آمنا بالله وباليوم الآخر وكأنما ادعای ئەوەی دەکەن دیارە ئەرکانی ئیمان کە شەشە با إيمان بالله دەست پێ دەکا و هەروەها لەو سەریش ئیمان باليوم الآخرة وكأنما ئەولای ئیمان هەر هەمووی ئیمانیان پێ هەیە ئەوەی لە نێوان ئەو دوو ڕوکنەشەیە هەر هەمووی ئیمانیان پێ هەیە و بە تەئکیدیش دەڵێن ئامەنا بالله وباليوم واتە بە تەواوەتی بە ذاتی الله و بە تەواوەتی بە يوم الآخر ئیمانمان پێ هەیە بەڵام خۆی گوتم وما هم بمؤمنين بەڵام بە تەئکید ئەو کەسانە ئیماندار نین کەواتە ئەگەر چی ئەوان بە زمان ومن الناس من يقول بزمان ادعای ئەوەی دەکاتەوە ئیماندارە بەڵام خوای گەورە نەفی ئیمانیان لێ دەکاتەوە نەفی ئیمانیان لێ دەکاتەوە کەواتە ئەوانە ئیماندار نین وەکو خوای گەورە لە سوورەتی المنافقونش عینی باز لەو حەقەتە دەکا إذا جاءك المنافقون قالوا إنا نشهد أنك لرسول الله والله يعلم إنك لرسول والله يشهد إن المنافقين لكاذبون کەواتە کاتێکەوە منافقەکان هاتنە لاد یا رسول الله تیان شاهێدی دەدەین کە ئەتو رسول الله خوای گەورەش دەزانی ئەتو رسول الله بەڵام شاهێدیش دەدا خوای گەورە کەوا منافقەکان درۆی دەکەن شاهێدیت دا کەوا منافقەکان درۆی کەواتە
یەک لە مەظاهیرەکانی نیفاقیان کەوا بە درۆ ئیدعای ئیمان دەکەن ومن الناس جا لێردا ومن الناس ناس کە خوای گەورە لێرە لە چەندین جێگە باسی ناس دەکاتن دیارە ناس بە معنای خەڵکی بەگشتی دێ جا ئایا لەفظی ناس لە چی هاتیە دیارە ناس وەکو زانایان دەفەرمون من ئەسماء الجموعە کەواتە هەندێک ناو هەیە لە ئەسڵەوە بەخۆی جەمع وەکو ئەناس بە تاکە کەسێک ناگوترێ ناس بەڵکو ناس بە کۆمەڵی کەسێک بە کۆمەڵ کەسێک دەگوترێ بەخۆی خودی ناوەکە جەمعە لە چی هاتیە ناس دیارە وەکو زانایان دەفەرمون ناس با بڵێن جەمعە تاکەکەی ئینسان و ئینسانەیە ئەو ناسە لە چیوە هاتیە یانەوەتە لە نەوسەوە هاتیە بە معنای حرەکە بە معنای حرەکە دێ کەواتە ناس لێ ناس لەبەر حرەکە دەکەن و جوولە جوولیان هەیە یانەوەتە ناس لە نسیانەوە هاتیە فەنەسیە وەلەم نەجد لەه عەزمە کە ئادەم کە بابە گەورەی بەشەریەتە نسیانی هەبوو ئیتر لێ پێگوترێن ئینسان و پێگوترێ ناس ئیتر یان لە نەوسی هاتیە یان لە نسیانەوە هاتیە یان لە ئونس هاتیە لەبەرەوە ئەو ئینسانە بە طەبیعەتی خۆی کە لەسەری خەڵق کرایە یەئنەسو بڕەبیه ئەگەر بگەڕێتەوە لای پەروەردگاری ئەو کەسە بە تاعەت و عیبادەت نزیک بیتۆ لە پەروەردگاری یەئنەسو بڕەبیه دڵی خۆش دەی بە پەروەردگاری دڵی دەکرێتەوە بە پەروەردگاری ئیتر لەفظی ئەناس لەوەی هاتیە ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وكوتمان كوان ادعاء أو إذا كان كوات بالتواوتي إيمانيا بذات الله بهمو شوازكان بربوبيتي ببروردگاريتي بأسماء وصفاتي وهو إيمانيا بهمو التفاصيل يوم الآخر هي أو لو نوانا الشيء لإيمان بالله ولا إيمان باليوم الآخر لكتاب كان لبيغمبران عليهم الصلاة والسلام لباقي أركان كان لو إيوان هردو الطرف إيمانيا باسكر وكواتا ادعاء أول كإيمانيا بهمو أركان كان إيمان هنا بلام وما هم بمؤمنين بلام خواهي قرد فرمي بالتأكيد أوان إيمان دارنين باكجها لبو التأكيد بالتأكيد وما هم بمؤمن أصلا إيمان دارنين أوانا يخادعون الله والذين آمنوا أوانا كارو بيشان أويا بوق سيك ودري دبرن كقواي ادعادكا إيمانيا بالله وإيمانيا باليوم الآخر هي هول ددن يخادعون الله والذين آمنوا كوات هول دن والعياذ بالله هل خلطان دنو خداع بكن لقل خوا ولقل إيمان دارانيش بس بيغمبر تداني ليرة نافرم يخادعون الله والرسول والذين يخادعون الله والذين زانان دفن لبر أويا كاتك وأوان هولي خداع لقل الله ددن كواتا بالنتيجة لقل بيغمبر كشدن عليه الصلاة والسلام بروي وكو خوايو لسندين زيقان فرماني خويو فرماني بيغمبركي صلى الله عليه وسلم بيكو بازك من يطع الرسول فقد أطاع الله من يطع الرسول فقد أطاع الله وأطيعوا الله وأطيعوا الرسول أو كسي كوا برامبر بخوا سبحانه وتعالى بيوتن خداع بك واتبرامبر بيغمبركشي محاولة خداع دك وهروها برامبر بإيمان داران جديك ديارة أوان بتسي أو محاولة دكن باعتبار كاتكوا إظهاري إيمان دكن واتا هول ددن إيمانيان باب إعلان إيمان بكنو ونشام دن كوان إيمان دارن أوان هول ددن خوا سبحانه وتعالى هالبخلتين بيغمبركي هالبخلتين عليه الصلاة والسلام إيمان داران هالبخلتين يخادعون الله والذين آمنوا بلام لا أصل دا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون بلام لا أصلا خداع كان دقرته سر نفس خوان هل دخلتين إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وكل سورة النساء فرمي منافق كان هول دن خواه الخلتين لكاتك دا خواوان هل دخلتين سبحانه وتعالى كوات ليرة هالخلطان نكيوان وكوتمان بوي كوادانوي ككفركين أو دول دوريان بشار نوا بو إيماني كوا بظاهرين شاندن لدلوش كافرن ديارة ليرة لفظي مخادعة بكارنا يخادعون لازمان نعرف مفاعلة واتا بابلين كاريك بيلا هردو طرف أنزام بدري ليرة دا وكو أوقاتي سورة النساء باسم كخواي قورش خداعي أوان دكا طبعا خداع لباب مقابلة خواي قورش سبحانه وتعالى أو صفاتان تنسيب سرخويناك مقر لباب مقابلة نبي قلنا خوا سبحانه وتعالى هيز كسر الله خلتين بلام كاتك وكسانك داني خواها البخلتين أوان خواي قورش بالمقابل سبحانه وتعالى جزاء من جنس عمل أو يكوا أوان هالدخلتين تقول لا أصل دا أوان بخوان خوان هالخلتان دي
کەواتە گوتمان ئەوان دەیانەوێت بەو ئیمانێکەوە بە دیاری بێخن باعتیبار ئەحکامی مسلمانەتیان لەسەر تەطبیق بکرێ نەوەک بابنە حسابی کافریان لەگەڵ بکرێ و بەو شێوەی کە خوای گەورەش دەفەرمی نە خوا ئەوان هەڵدەخەڵەتێنی لە مقابلدا بەڵێ خوای گەورەش تەعاملیان لەگەڵ دەکات لە دنیادا حەسەب ظاهر هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش ئەوەی کەوا خوای گەورە بە دیاری خست کەوا فلانە کەس لە منافقەکان منافقن وەکو عەبدوڵای کوڕی ئوبەی و فلان ئەو جار لەگەڵ ئەوەش نانی کوشت لەبەرەوەی فەرمووی با نەڵێن محەممەد صلی الله عليه وسلم ئەصحابی خۆی دەکوژی ئیتر ئەوە خیداعی خوا لە بۆ ئەوان سبحانه وتعالى لە مقابل ئەو خیداعیکەوە ئەوان دەیکەن کەواتە خوای گەورە ظاهرا خداعەکەیان لێ قبول دەکەوە کەنەما ئەوان واتێ دەگەن توانیتیان خوا هەڵبخەڵەتێن کەواتە ئەوەش وەکو معلومە وەکو زانان دەفەرمێن ئەگەر کەسێک بێ هەڵبخەڵەتێن ئەتوانیشان بدەیت کە لە بۆی هەڵخەڵەتای ئەوە بەڕاستی زۆر شتێکی پیلانێکی بەهێزە لە بۆی کاو با بەردەوام بی تاوەکو بزانی بە تەمای چییە و ئەوجا لە نەتیجەدا وەکو إن المنافقين في الدرك الأسفل من النار کەواتە والله أعلم مخادعەکە بەو شێوەیە خیداعەکە لەوان دەست پێ کردێ خوای گەورە سبحانه وتعالى تەعاملیان لەگەڵ دەکات و بە نەفسی شێواز و هەروەها خوای گەورەش لە نەتیجەدا ئەو پەڕی عەزابی لێیان ئامادە کردێ و فەزەح بوون و حەیات سوونیشیان لە دنیا وەکو خوای گەورە لە سوورەتی ئەتەوبە باسی دەکاتن لەو صفاتانەکەوان لێ دێتە جێ ئیتر لێرەدا دەوستین لەبەر تەوابوونی کات بە پشتیوانی خوای گەورە لەوانەکانی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاتە پیرۆزانەکەوە باز لە صفاتی منافقەکان دەکات تاوەکو شارەزا بین وەکو خوای گەورە دەوێت شارەزامان بکاتن تاوەکو خۆمان و هەروها لە کەسانێک منافقیش خۆمان بپارێزین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا خشية الله